لكولاني تني شن مدل شاني لكولاني تني شن مدل شاني من مامۆستا سووران حەمە فەرەجەم لێ پرسراوی سەنتەری هەڵەبجە بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەمڕۆ لەگەڵ ئەم گروپە جوانە کە خۆمیکێکم لە دەستەی دامەزرێنەرانی گروپەکە بە ناوی گروپی چێشتە قولێ کە بیرۆکەی خاتونافی بوو کە یەکێکە لەو خاتونانی کە چەند ساڵێکە لە دەروی وڵاتە ژی و ئێستا گەڕاوەتەوە بۆ هەڵەبجە حتمما زۆر بەمان ئەیناسین و خاتونێکی چالاکە بیرۆکەی ئەو بووکە ئەم گروپە دروست بێ و چەندین جارە بە چالاکی هەمە جۆر ئێمە دینە دەرەوە و هەندێک جار بەشداریم کردو هەندێک جاریش لەبەر سەرقاڵیم نەمتوانیەوە بەشداری بکەم بەدڵنیاوە ئێستا لە بارودۆخێکە ئاژین کە کۆرۆنا دەستی بەسەر هەموو مرۆڤایەتیە گرتووە ئەم جۆرە کۆڕ و کۆبوونانان پێویستی بەوەیە کە لە ژێر ڕێنمایە تەندروستیەکانە ئێمە کۆبینەوە و بەدڵنیایە ئێمە ئەمڕۆ ڕەچاوی ئەو بارودۆخەمان کردووە بە دەمامک و بە تەعقیم و بە دووردانیشتن لە یەکترەوە بەڕاستی ئەم مەراسیمەی ئەمڕۆ ئەم چێشتە قولەیە ئەەکەین ڕاستی ئەمێ باسێکی چێشتە قولێشکەم ئەویش کە یاریەکی مناڵانەی کۆنا ئەم یاریە مناڵانەیە شێوازێکی هەرەوەزی هەبوو لە کۆنا خێزانەکان مناڵیان فێرە کرد بۆ چاندنی ڕۆحی هاوکاری و هەرەوەزی کە ئەو مناڵانە بە هاوکاری هەریەک لە ماڵی خۆ یەکی قاپێنایەکی هەر جۆرە خواردنێکە بۆیە لە ماڵەوە ئەهێنا و بە هەرەوەزی چێشتەکان لێ ئەنا بە ناوی چێشتە قولێ و هەندێک کەسیش پێڵێن چێشتە قولە هەرچۆنێک بێ ناوەکەی بیرۆکەکە ئەوەیە کە بە هاوکاری مناڵان ئەو ئیشیانە کرد شتێکی جوان بوو لە هەڵەبجە گەڕک نەبوو ئەو چێشتە قولەیی نەبێ منیش بۆ خۆم لە مناڵیا ئەو کارم کردووە و ئەمڕۆژ کە لەگەڵم خاتونانە بەشدارم بەڕاستی گەڕاومەتەوە بۆ سەردەمی مناڵیم و بۆ سەراکۆنی هەڵەبجەکە لە یەکە ئەو بووینەوە و دەستمانە سوتا قاچمانە سوتا منجەڵەکە پڕە بوو لە دووکەڵ و لە خۆڵ و لە تەپوتۆز و بەڵام لەگەڵەوە شات تاموچێژێکی زۆر خۆشیە بوو هیوادارم ئەمڕۆژ تاموچێژێکی زۆر خۆشیە بێ لە هەمووشی جوانتر ئەوەیە کە ئەوە یەک دوو جارە خاتونە سەرپۆش سپیەکانی هەڵەبجە بەشداری ئەەکەن کە خاتونەکان من حەز ناکەم بڵێم بەتەمەنن ئەو خاتونانن کە ئەتوانم بڵێن زۆربەی کات لە ماڵەوەن بەڵام ئەمڕۆ هاتوونەتە دەرەوە لەگەڵ ئێمە لە بیارین لەناو ئەم باخە جوانەی جوانترین شتیش لەم گروپەیە ئەوەیە جیاوازی نەکراوە بەڕاستی ینی لە بینی عەشیرەتەکان و ئەو کەسانی کە لە هەڵەبجان هاواریە هەورامیە ئەبابەیلەیە هەمووان پێکەوە خەڵکی تەندروست باشە خەڵکێکە کە تەندروستی باش نییە خەڵکی خاوەن پێداویستیە یەکێک لەو شتە جوانانەی کە ئەمڕۆ لە گروپەکە خاتونێکی بەرکەوتوی چەکی کیمیاییە کە نابینایە لەگەڵمانە و کە مای خۆشحاڵی ئەم کاری ئەمڕۆیە دەستخۆشی بۆ نافیعەخان دەستخۆشی بۆ ئێوە دەستخۆشی بۆ هەر کەسێک گەڵی سەرکەوتنی ئەم گروپە جوانە ئەیا و هیوادارم بێ بە کللتور لە شوێنەکانی کەش هەر یەکە و یاریەکی کوردەواری زیین و کاتەوە بۆ سوودی کۆمەڵگە. من ناوم بەهار محەممەدە عەبابەیلێیم یەکێکم لە ژنەکانی هەڵەبجە ئەمە دووهەم جارمە بەشداری ئەەکەم لەم کۆمەڵە سەیران و خۆشیە و بۆ ژنانی هەڵەبجە و دەوروبەرمان ڕاستی زۆر سوپاسی نافیعەخانەکەم کە هەوڵەیات کە ئاوا بڵێن ئەم کولتورە کۆنەی جاران بگەڕێنێتەوە بۆ ناو هەڵەبجە پێشتر زۆر لە پێش بووە ئێستا هەستەکەم نافیعەخان ئەو دەورەی کۆنی عادیلە خانم هەستەکەم بەرەو پێشەوە ئەباتەوە چکە ژنان کاتی خۆی زۆر لە هەڵەبجا کۆبوونەتەوە و بڵێن دەستە جەمعیان کردووە و سەردانی یەکتریان کردووە و ئیشوکاریان کردووە و سەیرانیان بە یەکەوە کردووە بەس ماوەیەکی زۆرە چونکە بڵێن خەفەت و ناخۆشی لە هەڵەبجا هەبووە نەکراوە بەس ئیسا سوپاس بۆ خوا نافیعەخان تا ئێستا ئەوە دوسێ جار بڵێن ئەم دەستە جەمعی و ژنان کۆوە کاتۆ لە هەڵەبجا و یعنی جەوێکی خۆش ئەخەلقێنێ بۆ هەموو ژنان و ئافرەتانی هەڵەبجە.
من ناوم عتيع ورحمن فتح الله خلقي شاري سليماني مامۆسای تەقاعدم هاتووم بوان گێشەکرام بۆ ئەم گروپە جوانە بەڕاستی پێ خۆشحاڵ بووم کە نایفەکان داوەتی کردم و ئەم گروپی ئەمەش لە سلێمانیش خۆم گروپەمەیە بە ناوی خۆمەوە ناوی گروپی عتاو سەفەرەکەین بۆ هەموو ناو کوردستان و دەروەی کوردستان بە پێخۆشحاڵیەوانێ هاتوومە نا ئەم گروپەش حەزم کرد تێکەڵا بەم گروپەش بم ئەمەش گروپێکی زۆر جوان و ڕێکوپێکن بەڕاستی پێخۆشحاڵ بووم هەمووی خەڵقی هەڵەبجەیە هیوادارم هەر ئاوا بێنە دەرەوانێت تۆزێ لە مەعاناتی خۆیان بگۆڕن هەر دانەنیشن لە ماڵەوە ژن پێویستی با چوونە دەرەوە و گەڕان هەیە هەر لە ماڵەوە گوناحە بەڕاستی هەتا ئێستا لە ناو ناخۆشی و هەر بە دوای گریان و ناخۆشی هەموو ناحەقیشیان ناگرم هەموو ماڵ و مناڵیان زۆری تیا چووە بەڵام ژیان بەردەوامە پێویستە ئینسان بشگۆڕێ هەر بەو نەوعە نەمێنێتەوە چکە ناتوانێت ئینسان ئیتر واز لە هەموو دنیا بێنێ پێویستە بێتە دەرەوە گۆڕانکاری کا لە ژیانە لە جلوبەرژیان لە خۆشەویستی بگۆڕێتەوە لەگەڵ جەماعەتی کە ئێسەما پێخۆشحاڵن کە خۆشەویستی لەگەڵ ئەم گروپا گۆڕینەوەیان لەگەڵ ئێمە جارێکە تێکەڵاوینەوە سەفەرکەین بەیەکەوە زۆر پێخۆشحاڵ بووم بە ناسینی هەمویان هیوادارم سەرکەوتوو بن شتێکمان بۆ بڵێ